تورکیا لەسەر زەوی دیواری سنووری دەکێشێت و لە ئاسمانەوە بۆمباران دەکات. حکوومەتی تورکیا دیوارێکی سنووری بە درێژایی 144 کیلومتر لە نێوان ئێران و تورکیادا دروست کردووە تا ناوچەکانی دووبەری سنوور کە زۆربەیان کوردنشینن لە یەکجیا کاتەوە. 2 ڕۆژ لەمەوبەر وەزیری ناوخۆی تورکیا ڕایگەیاند کە دیوارێکی سنووری بە درێژایی 242 کیلومتر بە دیواری پێشوو زیاد دەکات. بەڕواڵەت بیانووی تورکیا ڕێگری لە شەپۆلی پەنابەرانی ئەفغانی و سووری، ڕێگری لە قاچاقچی مادەی هۆشبەر و کالا، بەرەنگاربوونەوە لەگەڵ تێرۆریزم و پاراستنی ئەمنیەتی هاوڵاتیان و بیانووی لەم جۆرەیە. حکوومەتی تورکیا بەر لە دروستکردنی دیواری سنووری نێوان ئێران و تورکیا، دیوارێکی درێژتری لە سنوور سووریە و تورکیادا دروست کرد بوو کە زۆربەی لە نێوان سنووری دوو بەشی کوردستانی سووریە و تورکیادایە. بیانووی دەوڵەتی تورکیا لە بواری بەرەنگاربوونەوە لەگەڵ تێرۆریزم و پاراستنی ئەمنیەتی هاوڵاتیانی تورکیا گاڵتەجاریە. هەمووان دەزانن کە حکوومەتی تورکیا خۆی فاکتەرێکی سەرەکی و گرینگە لە نائەمنکردنی گشت ناوچەکە، شەڕەنگێزی و بەهێزکردن و پێکهێنانی گروپە تێروریستە جیهادیەکان. لە بواری بەرەنگاربوونەوە لەگەڵ قاچاغ بیانووی دەوڵەتی تورکیا لەوەش پێماناترە. بەشێک لە ئابووری تورکیا لە ڕێگەی قاچاغ و فرۆشی نەوتی سووریە و لە ڕێگەی معاملە لەگەڵ داعش دابین دەکرا و ئەم جۆرە معاملانە تا بە ئەمڕۆژ هەروە درێژەیان هەیە. بازرگانی مادەی هۆشبەر زیاتر لەلایەن مافیای تورکیەوە کە سەرێکی لە ناو دەوڵەتدایە بەڕێوە دەچێت. بەهرەوەرگرتن لە قاچاغی ئینسان و سپیکردنەوەی پارە سەرچاوەی بەشێکی دیکە لە داهاتەکانی دەوڵەتی تورکیەیە. دیواری سنووری تورکیا لە بارودۆخێکدا دروست دەکرێت کە تورکیا بەشێک لە خاکی هاوساکانی خۆی لە قبرس، سووریا، عێراق و بە شێوەی سەرەکی ناوچە کوردنشینەکانی داگیر کردووە. خەڵکی خۆجێی ئاوارە و ویان بە زەبری گروپە جیهادیەکان نزیک بەخۆی ناچار بە قبولکردنی داگیرکاری دەوڵەتی تورکیا کردووە. تورکیا سەرەڕای داگیرکردنی خاکی هاوساکانی خۆی شەو و ڕۆژ بە بەردەوامی ناوچەکانی کوردستانی عێراق و سووریە بۆمباران دەکات و موشک هاویشتن و تۆپبارانی شوێنی کار و ژیانی خەڵک تەلەفاتی گیانی زۆر و خەسارەتی ماڵی فراوانی لێکەوتۆتەوە و بەشێک لە خەڵکی ئەم ناوچانە ئاوارە بوون و ناتوانن بگەڕێنەوە گوند و شارەکانی خۆیان. دەوڵەتی تورکیا لە هۆکارە سەرەکیەکانی نائەمنی و شەڕی ناوخۆیی لە سووریا، عێراق، لیبی، شەڕی نێوان ئەرمەنستان و ئازەربایجان لە قەرەباغ و داگیرکردنی قبرس و ئاوارەکردنی یونانیەکانە. مێژووی نوێی حکوومەتی تورکیا کە پڕە لە قەتڵ و عام و ژێنۆسایدی ئەرمەنیەکان، کوردەکان، یونانیەکان، عەلەویەکان و تێرۆریزم و سەرکوتی ناوخۆیی بۆ هەموو جیهان ئاشکرایە. لە ڕاستیدا کێشانی دیواری سنووری تورکیا ئەساساً بە ئامانجی ڕێگری لە پەیوەندی نێوان خەڵکی هاوچارەنووس لە دووبەری سنوورەکە و ئاسانکردنەوەی بابەتی سەرکوتی خەباتی جەماوەری و داسەپاندنی بێمافی زیاتر بەسەر خەڵکی کوردستان ئەنجام دەدرێت. ئەم ئاواتە کۆنەپەرستانەیە سەرەڕای جەنایەتی یەکجار زۆری حکوومەتەکانی تورکیا لە ئاتاتۆرکەوە تا ئەردۆغان وەدی نەهات و بێگومان لە داهاتوشدا وەدی نایەت. حکوومەتی تورکیا سنووری وڵاتی تورکیا بە پیرۆز دەزانێت، بەڵام سنووری هاوساکانی هیچ بەلایەوە گرنگ نییە و بە دەیان کیلومتر لەشکەرکەشی کردوتە سەر ئەم وڵاتانە و فڕۆکەی بێسەرنشین و نیزامی ئەرتەشی تورکیا ئازادانە لە هەرێمی کوردستان و سووریا لە بەشی کوردنشینەکەیدا شەو ڕۆژ خەریکی ئۆپراسیۆنی نظامین. دەوڵەتی تورکیا نەدەتوانێت بە کێشانی دیواری سنووری لە گەشە و پەرەسەندنی خەباتی ئازادی خوازانەی خەڵکی کوردستان ڕێگری بکات و ئیرادەی پۆڵاینیان بۆ وەدەستهێنانی ئازادی و بەرابەری تێک بشکێنێت و نەتەنانەت دەتوانێت حیزبی کرێکارانی کوردستان لە ڕێگەی بۆمبارانەوە ناچار بە تەسلیمبوون بکات. لا دنیای نوێدا ناکرێ بە کێشانی دیواری سنووری هەر چەند پان و بەرین و تەیار بە ئامرازی کۆنتترۆل و سیخۆریش بێت بەر بە پەیوەندی خەڵک بگیرێت. ئەزمموی دروستکردنی دیوار لەسەر سنوورەکان چ لە ئیسرائیل دژ بە خەڵکی فلەستین چ لە ئەفریقای باکوور لە سەردەمی ئاپارتای دژ بە ڕەشپێستەکان
دیواری نێوان دوو بەرلینی ڕۆژهەڵات و ڕۆژاوا، دیواری سنووری نێوان ئامریکا و مێکسیک لە سەردەمی ترامپدا نیشانی داوە کە ئیرادە و توانای جەماوەر زۆر زیاترە لە شعور و توانای معماران و دامەزرێنەرانی دیوارە سنووریەکان. خەڵکی خەباتکاری کوردستان لە تورکیا لە یەکگرتووی لەگەڵ بەشی چەپ و پێشکەوتووی ناخۆ پیلانگێڕی دیوارە سنووریەکانی دەوڵەتی تورکیا پوچەڵ دەکەنەوە و زۆر ناخەیەنێ کە ئەردوغان و ڕەگەزپەرستەکانی تورکیا وەڵامی شیاوی خۆیان لە ئاستی وڵات و ناوچەکەدا وەردەگرنەوە. دەوڵەتی تورکیا کەوتۆتە بەر نەفرەتی بەشێکی زۆر لە خەڵکی ناوچەکە لە یونان، ئەرمەنستان، لیبی، کوردستان، ئێران، عێراق، قبرس و سووریا و درەنگ یانزوو ئاواتی داگیرکەرانە و کۆنەپەرستانەی حاکمانی تورک لە ناوخۆی تورکیا لە ئاستی ناوچەکە و بە تایبەت لە کوردستان بەرەو ڕووی شکەست دەبێتەوە.